هاوڕێم کاتتان باش چۆنن دنیای ڕێز و خۆشەویستی ئەوڕۆ باز لە کەیسێشکە دەکەین کەیسی ململانەی شاردراوەی نیمچە شاردراوە باوا بڵێن نە شاردراوە نیە سام خەڵکی کوردستان هەموو پارتێک هەست بە ململانەی نێوان نێچیر و مەسرور دەکات بەڵام ئیوان وەکو ماڵی تاڵەبانی نەتەقیتەوە لەبەر ئەوەی مامیان هەیە لە گۆڕێ وزایدن پارتی قسەک بە نێچیر بە تەحملترە نێچیر زۆر بە تەحملترە قبوڵ دەکات ئەگەنا ئەوەی بەرامبەر نێچیر کرایە بڕواکەم بەرامبەر لاهور نەکرایە یعنی نێچیر هیچ دەسەڵاتێکی نەمایە مجەڕەد لە ڕووی نێودەوڵەتیەوە دەوڵەتەکان ئیبرا ئێحتیمامی بەو زیاتر دەدەن ئەگە هەست پێ بکرێت لە مەسرور ئێحتیمامەشی لە سنوور بە دەری پێدەن وەکو ڕسالەکە لە ئەو شێوە تەعاملەی مەسرور دەیکە لەگە ناوەندە جیهانیەکان کەسایەتیەکان یان ئەو لاپەڕە قێزەوەنەی کە سەرڕەوشی مافی مرۆڤ و ئازادی بیرڕوا کە هیچ حسابی لەو ئەو هەموو دەوڵەت ئەوە نەکرد تر خۆ دەوڵەتانیش ناتوان هەرێکە شتێکی بەجێ نەکرد یەکسەر بچین بیر ڕوخێن و یعنی ئەمە دایم و سەعات دەمانەوە یەکسەر ڕاش سپی نەبابە لەناو ئەوەی یەک دنیای ڕەنگا و ڕەنگەیە جا ئێمە لێرە بە ئەو زانیاران بەشی زۆری ئەو زانیارە هاوڕێی کەسایەتی کاک مەکی ئامێدیە ئەمن لێرە باز دەکەم کە زۆر هاوڕێ زۆر جار داوا لە من دەکەن کە ئەو شتانەی ئەو وەربژێرمە سەر بەشی بە سۆرانی بە ئێوە بڵم چکە خەڵک تێی ناگا خاستن خەڵقی سلێمانی و بەشێک لە هەولێر و هەورامان هەر تێ ناگا هەورامان ئەوە جارێک لە چینە سەفەرەی کۆبنەوەیشی چاک دوو ئافرەت لە پشتەوە سوار بوون یەک خەڵکی قارس بوو یەک خەڵکی کرماشان بوو سویدیشان نەدەزانێ زۆرە کوتێک دری بگەن هەرە دوو ئافرەتەش بوون ئەوەش وایە هاوڕێیان دنیایەک ڕێز خۆشەویستی هاوڕێیان ئەو شتانەی کە من لام گرنگە ئەکە باز بکەم کاک مەکی ئامێدی ئەڵێ تیمەکی ئەلکترۆنی ئیماراتی کە بەشی زۆریان هندن هاتوون یارمەتی پارتی بدەن پارتی داوای لە چەند وڵاتە کردیە لەوانە چەند کادیرێکی دەستگای هەواڵگری جیهانیش هەن کە بەڕەگەست بەشەیان کووردە چەند کەسەکەن یارمەتی پارتی بدەن لە بۆ کاری سیخوڕی بەڵام ئەم ئەو کەسانەی کە لەو دەستگا هەواڵگریە جیهانیانە ئیش دەکەن کە بە پێ قسەی مەکی ئامێدی ئەوانە دەبل سیخوڕن واتە ئاگاداری دەستگاکانی خۆیان کردەوە پارەیەکی باش لە پارتی وەردەگرن جار بەجاریش معلوماتی پێدەدەن بەڵام مەرکەزیان ئاگادارە هاوکات بەڵام لە وڵاتانی خەلیج دەوێن ئەوانە زۆر هاریکاری دەکەن بۆ زانێن ماڵی بارزان لەگە وڵاتانی خەلیج پەیوەندیان زۆر خۆشە بە تایبەتی نێچیر پەیوەندی خۆشترە لە ماڵی مەسعود بارزانی نێچیر بزنستە سەرکەوتوترە لە بزنسی لە تاڵانی و ئەزمموی درێژی هەیە تیمەکی ئەلکترۆنی هندی و هەندێکی خۆشیان هەیە و یەکەکی شامەزانن خەڵکی بادینانە خەڵکی بادینانە لەو ماوانە نازانم ئەوان بوون ئەزیێتەشی زۆری من درێ هاوڕێیان من کە ئەکاونتە ڕئیسەکانم نەمایە یان زەعیفە لێمان دەدرێت کە لێت دەدرێت لە دوای هەر شکات و سکاڵایەک خوێنەرت کەم دەبێ قەپات دەکرێ ژمارەی بینەر و خوێنەر دەکەوی جاری وا بڕۆ پۆستێک دابنێ پەیجەکە نوێ بیتن بە هەزاران کەس دەتواندرێ ببیندرێ و واشەیە 10 ساڵە کەچی لی درای ماندی بووە یان ئاکتیڤ نەبوو بەهەرحاڵ ئەوەی چێک لەو خاڵانە بوون کە تیمەکی ئەلکترۆنی هاتیە هندین تەدریبیان کرد نازانم گەڕاینەوە یان نەگەڕاینەوە هاوڕێیان لە هەمووی ململانەی ئەوە تر شەوکەت هەسکۆ کە ببوون بەرپرسی هەموو کاروبارەکانی ڕەوانە بنەماڵەی هەسکۆ بنەماڵەیەکن لەگە ماڵی نێچیروان بارزانی بە نێچیر و ڕەوان و ئەباسوان هەموو ماڵی ئەسکۆلۆیان سەرپەرشتی دەکەن لە تەباغ و لە بەشی تەکنیک و لە بەشی پاسهەوانی و هەر هەموو ئەوە هەر یەکەیان یەکەچیان هەیە مەسەلەن ئەحمەد هەسکۆیان هەیە کە گەورەکەیانە ئەو لەگە نێچیرە کۆلفی کولە
كل في كله يعني أو سەرپەرشتی هەموو بەشی ئیداری دەکات ئەو شەوکەتە ئیڕەوانی دەکات ترگوایە لەو ماوانە جوێنی بە مەسرور لە دانیشتنێکدا هەندێک جوێنی بە مەسعوددایە و دەرێن ڕسمیشی دڕاندێ لە سەرخۆشی و ساغ و نازانم ئیتر ئەوە پاراستن خەڵکی خۆی لە ناویان چاندیە بە ڤیدیۆ گرتیان بەسریم کرایە ئیتر ئەوانیش هەندێک تحقیقاتی خۆیان کردیە بەڵگەی زیاتریان کۆ کردەوە هەندە پارەشیان دوای ئەوە لەو کابرایی وەگرتیە هەر وەک بەڵگە کە ئەو ڤیدیۆمان لەکنە بە ئەگەر پارەمان نەدێ دوای ئەو پارەکەشان وەگرتی ئەوجا لە نێچیریان بە زۆرم لێ گەمە نییە تو مەسەڵەن بارزانی بی و کەسی نزیکی نێچیری بی نێچی ماڵی ئیدریس نێچیروان ئیدریس بارزانی بی بچی جوێنی قوتۆ بە مەسعود بارزانی بڵێ قوتۆ وێنەی بدڕێنی بێگومان لایەن کەفرە ئەوە کەفرە ئیتر بۆیە وەیسی بارزانی داوای کردیە و بۆ دەڵێن تەسلیم کرایە لە 24 مانگ بە پێی زانیاری مەکی ئامێدی 24 مانگ تەسلیم کرایە بەڵام نێچیر چیرێ کردی هاوڕێن ئەوە زۆر جێگای سەرنجە دەرمان هەیە دەیدەنێ هیچ شتێکی لە بیر نامینێ یعنی هیچ و ئەوانیش ماڵی مەسعودیش بەشی زۆر خۆدار و بەرقسەیان پێ دەڵێ 1 و 2 3 نییە لەوە دەرچوە توانن کۆنتڕۆڵ بکەن سەرەتای نۆتەکان نییە کەس نەدەێرە بە ماڵی بە پارتی ڕەخنە بگری ئێستا بە خودی ماڵی مەسعود بارزانیەوە ڕەخنە دەگیرێ بۆیە بۆیسە داوا دەکات بە حکمی ئەوەی ئەوانە هەموو سندوقی ڕەشی ماڵی نێچیروان بارزانی نهێنی سەیریان پێیە چکو سەرپەرشتی هەم کاروبارەکانیان دەکەن دەیان ساڵە بەڵام نێچیر هەڵساوە گومان ئەو دەنگۆیە بەهێزەکە هیچی لە بیر نەمینێ ئەو دەرمان و ئەو شتانەی دایتێ کە هیچی لە بیر نەمینێ یعنی وەکو ئەوەی سارۆغەکانی ئەمریکا کە لە سارۆغ و چەکی ئەمریکی لە بۆ تاڵیبان بەجیما بەڵام هەم کۆدەکانیان کوژانتەوە هیچی سفادەی نییە ینی نێچیری ژۆی لێ کردی کۆدی شەوکەتی کوژانیتەوە پارتی بەس ئوتر وەیسە گۆدوی دەیکوش وەیسە گۆدوی کەسەکە بەتاوانە ئەوە ئاستی ناڕەزایەتی و ململانێ و کێشەکانی نێوان ئەو دوو بنەماڵەیە بڵا باس پیشان دەدا کات لە چ ئاستەکدایە بەڵام ئەوانە ناکەویتە ناو میدیە لەبەر ئەوی دەڤەری بارزان وەکو دەڤەری بەرمۆدایە ئەکو بەرمۆدەیە کەم کەس دەتوانێت بگاتێ و ئەو زانیاریانە ینی دەبی خەڵکانێک هەبیتن لە نزیک خۆیان تا تێبگە ناکەویتە ناو میدیە بەڵام ئیتر خۆشبەختانە ئێستا بە حکمی سوسیال میدیا هاوڕێیان سوسیال میدیا زۆر کاریگەرە تو بزانە لەو دەڤەری بارزان نەجەری دەکنە ئیزاعەک نە تەلەڤیزیۆنەکەی بەس یەک چات و یەک فەیسبوک و یەک ئینستەگرام و ئاپەچی وەک وەتسئاپ و سیگنال هەموو زانیارەکان دەگەیەنی هەموو زانیارێک دەگەیەنی و دەگاتیش ینی مەسەڵەن تۆ لایڤێک دەکەی تۆ لایڤێک دەکەی بە بەسیتی دەگاتە وێندە چکو هیچ سانسۆرێک ناتوانێت ڕێی لێ بگری و ئامانجی سوسیال میدیاش بە شیلۆ هەندەیە هاوڕێیانەوە دوو خاڵە چیتکە من زۆرم لاسەیر بوو بەڕاستی ینی بارزانەکە مەسەڵەن هەر بارزانێک بین بۆیان نییە سەفەری دەرەوە بکەن بە بێ موافقەی دەستگای پاراستنیان ئاسایشی تژۆر ئیوێسی بارزانی لە بۆیان نییە سەفەری هیچ وڵاتە بکەن بەبێ موافقەی ئەوان ینی بەڕاستیە من کە جێم لەو خەبەرە بوو هەستم پێکرد خۆمە ئازادترین بە ئەوان دەسەڵاتیان هەبی بە ئەوان پارەیان هەبی لە بۆیان نییە خانەوادە بارزانیە بە تایبەتی دیارەکان هەر سەفەرێک بکەن دەبی موافقەی ئاسایی دژە تیرۆریان وەیسی مەسعود بارزانیان لابێت بزان و ئایا ئەوان موافقەیان پێدەن چکە ترسیان هەیە ئەم زانیاری بگێنن هەم بڕۆن وەکو خزمەکانی سەددام ئەوەش جێگای سەرنجە بەڕاستی جێگای سەرنجە من ئەوە وەکوتم ئەو شتەی مەکیش لە بۆ من نوێ بوو چکو کاڕێ ئەو دەڤەرە وەکوتم بەرمۆدەیە وەکو جەزیرەی بەرمۆدەیە کە ئەی چۆک نەگەڕایتەوە بەڵام ئەوە دەگەڕێتەوە هەندە جار خۆشبەختانە وەکوتمە سوسیال میدیاش ئەو دیوارانە شکا بۆیە ئەوەی بە ئەشخاص دەکرێ بڕوا بکەم بە حزب ناکرێت ئەوەی بە مەجموعە کەس دەکرێ
بە پەکە و یەکێتی ناکرێت لە ململانێ بەڵام پارتی هەر بە ملهوڕی ناوێ خۆی بگونجێنی لەگەرەوەزان هەرچەند هەندێک تەفاعولی کردیەوەتە تێ بەو وەچ خۆی چێ دەوێرا ڕەخنە لە پارتی بگری چی ئاگای لە زانیاریەکی وان بوو ئێستاکە هەموو شتیان ئەو گۆڕێ تا حەدێک هاوڕێیان ئەوزە یەک لەو شتانەی سەرنج ڕاکێشتر لەو سیمینارە لایڤێ ئەو ڕۆژەی مەکی لایمە زۆر سیر بوو ینی یەک لەناو ئەوکو عادەت و تەقالی دایترا بووی عادە و تەقالی عادەت و تەقالی کەلتور باش خراپ ئەوە هەیە لە هەر وڵاتی بەنەوەکەیە مەسەن لای مەک ژن کە مێردەکە دەبیت ماڵی زاوا بکەن دەزانم لە ئەندەنووسیا ئەمە خەڵکی ئەدرێن کە کچ مێردەکە دەبێت کچەکە بکە بەنەوە عادە و تەقالیدە هەیە ئەم ناسانم ینی هەر وڵاتە و هەر خێڵە ئەوی هەیە یەکێک لە خێڵ ئەوەکانی عەشیرەتی بارزانە ئۆریستۆقراتیەکان دەوڵەمەند و دیارەکانیان ئەوەیە کە ژنیان مێردەکەن ژن و پیاوەک لەگەڵی دەبن ئیلە ئەبەد ژن و پیاوەک ماڵی مەسعود بارزانی ئێستاکە کە خێزانی کچی شێخ ئەحمەدی هینایە ژنێک لەگەر پیاوەک لەگەڵی چتە ماڵیان لەو ڕۆژەی مێردی کردیە کە ناوی شیژنە لە ناو منداڵەکانی مەسعود بارزانی پێدرێن ئایا ئەوە وەکو داچانی لێ هاتیە هەوە هەر ئەوانی بەخێو کردیە عادە و تەقالی دەکە یان ئینسان ناتوانێت بڵێ ئەوە ئرهابە یان ئەوە شتێکە ڕاگبی لە ناو ئێمەش ئەوە بەس وەکو عادە و تەقالیت من پێم سەیر بوو ینی زانیانەشی نوێ یەک ژنەی دێنی ینی پیا و ژنش کەشی لەگە دێتە ناو ماڵ لۆ هاریکاریکردنیش نەکەی هاوڕێیان دوایین شت کەم بڵێم ئەو زانیاریە لەسەر ئەو ڕۆژنامەنووس و ئەوانە تاوانە ئەو خەبەرانەی ئێمە زانیمانە نێچیر لە چەند شوێنێک باسی کردو بەو ئیشتیجاهەش بەدیتی مەسرور زیاتر ئینادبی لەسەر ئەوەی کە بەریان نەدات مەسرور تەبعەکی هەیە ئینادا پێی عیبە ینی پیاوی دەوڵەتی نییە ینی پێی ئەوەیە دەڵێ قسەی من نابی بشتێ نابی ئەم بدۆڕێ لە کاتێک دەیەک سەرۆک وڵاتبی زۆرجار دەبی داوای لێبوردن بکە زۆرجار دەبی دەست بچێشتەوە زۆرجار دەبی تەسلیم بە قەدەربی ئەوانەی ملهۆڕی دەکەن وەکو چۆن سەدام لە بازۆفت ملهۆڕی کرد چۆن ئەردۆغان شەڕی هەموو دنیا دەکە لەسەر ئازادی مەسەن ئەستاخۆ ئەردۆغانە شەڕی پەکە ناکە شەڕی هەموو دنیا دەکە لە دژی ئەوەی ئازادی سیاسی ناوێ مەسەن هەر باشترین نمونە بە زۆرترین ڕۆژنامەنووس ئازادی خوازی تورکیش نەکرد کورد خستە زیندان کە گەورەترین کەس لەسەری ئێستا ئیسلاحدین دەمرتاشە کە هەموو دنیا داوای ئازادکردنەکە ئەردۆغان هەم ملهۆڕی دەکەوتی مەسروری بەڵام ئەوە دەبینیت جەماوەر و پێگەی و ڕەوشی چی لێ هاتێت هەرا تۆ هەڵەیەکت کرد بالمقابل عقوبە دەدرێ سزاکان ئەوە نییە بە شەو ڕۆژێک دەربکەویتن زەوەی مەسروری شوایە هەر باشترین منۆسێکە خۆنێتی چ قووەتی مایە چه هەیبەتی مایە بڕوا بکەن ئەو وەکو گوتمان ئەو ململانەی نێچیر و مەسرور یا زۆر قورسترە لە ململانەی لاهور و پاڤێل بەس ئیوان بە شاردراوەیە تا حەدێک دووش نێچیر بە تەحەمولە یعنی کلک و باڵی کرایە هیچی بەدەست نیە و داشڕە ئیشتم شە دەبی لەبەر ئەوەی لە ڕووی نێودەوڵەتیەوە ئەتیمامی پێدەدرێت لە مەسرور زۆر زیاتر ئەوەش نەوەکە لە فشار لەسەر مەسروری و نەوەکە لە سزادانی نێچیرش وەکوی کەسەکی بە تەحەمولترە تا ئێستاایتە بەڵام دوای مردنی مامیان یان کەسیش نازانێت هەر لەحزێک بتەقتەوە دەتەقتەوەش ئەمە چێ دەیزانی ململانەی قوباد و پاڤێل و لەگەڵ لاهوری بەو حەجمەوە لە پڕێک تەقیەوە خۆ ئەو ململانەی شەو ڕۆژێک نەبووە شکلیانش زۆر خۆیان پێەوە دەکرد بۆیە هاوڕێیان ئەو ململانەی ئێستا لەسەر ڕۆژنامەدرێن نێچی لە چەندین شوێن گوتیتی ئەمن هەر بەریان دەدەم ئەو ڕۆژنامەنووسانە بەردەم و وعدی بە پارێزەرەکانیشتا بووم کە لە ڕۆژی جەژنی قوربانی پێشوو بەریان بدە ئەوەی هاوڕێیان دەزانن هەمووی بە تاکتیک کردیە بۆ ئەوەی کردیە مەسرور زیاتر ملهۆڕبی زیاتر بێ نەمن قەت بەری نادەم و بەشێکی ئینتقامی ئەو ڕۆژنامە کەوتونەتە قوربانی ململانەی نێوان نێچیر و مەسرور کە نێچیر دەرێ ئەم سڵایەتی خۆمەوە دەکەم مەسرور دەرێ بەری نادەم
هەر تەبعی مەسرور وەکو گوتمان زۆر توندە نایەوێ قسەی بشە خاستن لە بەرامبەر نێچیری کە گەورەترین حەساسیەیان بەیەکەیە بە تایبەتی مەسرور ئیش دەکە لە پێناوی هەیبەتی بشێنی هیچ سڵاحیەتی هو فعلا لە ناو حیزب حکوومەت نێچی تامەعدین معروفەکە هیچ بەخۆی چا دەوروبەرەکەی ئەجا بەس نێچیر لەوە دەکە هاوڕێیان مەسرور ڕاست پێ ناکە زیاتر بڕوا بکەن بڕوان پێ بکەن بە قەست دەیکاتن هەتاوەکو زیاتر مەسرور ملهوڕی بکە لە ناوەندە جیهانیەکان و لە ناو خەڵک قێزەوەم بی ئامانجی نێچیری ئەوەیە ئەگەنا کە لە هەر شوێنە گوتبی ئەم بەریان دەدەم ڕاست ناکە ئەو باش زانی لە زەمەنی ئێستا دەرەقەت نایە بەخۆشی لای زۆر شوێن باسی کردیە لە هەندێک شوێن گوت دەرەقەت نایم لەو زەمانەی ململانەی مام و مەسروری بکەم بەڵام بە قەست لە هەندێک شوێن باسی کردێ گوتیتی ئەو دەکەم بەسە تا مەسرور بارزانی ملهورتر بی زیاتر قێزەوەم بی خۆی و کابینەکەی دەولیەن و ناوە خۆی هاوڕێنوازم هەر ئەوەندە خاڵە بووم لەسەر داخوازی ئێوە بە پێی توانە ئەگەر بتوانم ئەو شتانم چالاکوان مەکی ئامێدی زار بەجار لۆتان دەکەم خەبەرەکانی ئیویان هەندێک شت هاوڕێن ئێمە کورە زۆر سەیرە بە شەرەفم هەندێک خەڵکەیە خۆی پێ ئۆپۆزیسیۆنە کە دەیبینم خەبەر و چالاکیتکە ئەو ڕۆژە لە ئوسترالیا کابرایکی فارس چالاکیشە پێن کلۆب کردو زرب دەبینم یەک کردچەی خۆی کورە وەڵا بابا هەر کورد نەبوو کورد هەر کورد نەبوو ڕاست کردی خۆی خەبەر دەدزرێ ئینسان دزینی خەبەر من بەگشتیەوە زۆر باوە خەبەر هەواڵ برێم حتا شعرێک هەتا تێکستێک کورە کتاب دەدزرێن ناوەڕۆکی کتاب مەقالە نووسین إلى آخره یارە هەندە زار تێکەڵ دەبێەوەکەوەی کاکە ئومێد شاعیری گوڵ شعرەشی هەیە تا ئێستا ئەم خەڵک دەری عەبڵا پەشێوە فەقیرەی و پەشێوە من ئاگام لێ بوون نامەشی لۆ نارکاوە ئیوی نییە ینی بەڵگەش بەڵام هەخ بڵا ئەوە جودایە لەگەر ئەوی یەکێک دێ بە ئەنقەس شتت دەبا دەیکاتەی خۆی لە خۆ دەرخستن من نقطەکە لێرەدا ئەو خەبەرانە ئیمن نییە هیچ مەکی ئامێدیە من وەکو ڕێزگرتن لەو هاوڕێیانەوە لەو خەبەرە گرنگانەی کە بڵاوی دەکاتەوە پێم خۆش بوو ئێوەش ئاکاتار بن وەزایدەن چەندین هاوڕێ بڕوا بکەن دەزانن لێرە زۆر ئەو سۆرا سلێمانی و باششی قەڵازێ و هەڵەبجەیەکان داوا لە من دەکەن کە ئەو شتانە بکەمە سۆرانی ئیتر ئەو خەبەرانە هەبوو کاتێکی خۆش تاوەکو کورتە ڤیدیۆیەکی تر کە هەوڵ دەدەم لەو ڕۆژانە باز لە کوشتنی عەقید هەمە حوسێنی یەکێتی بکەم چۆن یەکێتی ئەو نامۆی حاکم ئامۆزای حاکم قادریان کوشت کاتێکی خۆش دنیایەک ڕێس